لەناو جەرگەی بازاڕی سلێمانی و لە کاتی بازاڕکردنی هاوڵاتیاندا کاتژمێر 5 ئێوارە لە شەقامی وەرزی بازاڕەکە کەسێک بە دەمانچە 2 هاوڵاتی بریندار کرد. شایەتحاڵەکانی نزیک لە ڕووداوەکە باس لەوە دەکەن کەسێک لەگەڵ 2 گەنجدا بووە بە دەمەقاڵیان و کەسەکە بە دەمانچە چەند فیشەکێکی ناوە بە گەنجەکانەوە و پاشان هەڵهاتووە. لەوێ بوون لەخۆڵیان بوو تەقی لێکردون دوان بنێناکردن هەرە وەڵاو ڕووی قابلە بێ بە سیارەکە بەڵێنە بە دەمازە دەبن والله سایب شتیانە لێرە ڕۆیشت برینارەکان لە فسیانە تەکسێک پۆلیس لەسەر ڕووداوەکە دەڵێت تۆمەتبارەکە فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچووە بەڵام تا ئێستا دەستگیر نەکراوە. پۆلیس ئاماژە بەوەش دەکات تۆمەتبارەکە لەسەر چەند ئامێرێکی کارەبایی تەقەی لەو 2 کەسە کردووە و برینداری کردوون. یەکێک لە بریندارەکانیش باری تەندروستی ناجێگیرە. لە گۆڕەپانی پاسەکانی ئازادی بووە ئەم تۆمەتبارە قسەی لەگەڵ 2 کەسا کرد و دیارە کێشەیەک کە قسەیان لەسەر ڕووداوە کردوێ. دواتر تۆمەتبارەکە تەقەی لێکردوون ئەوەی کە ئێستا پزیشکی نەخۆشخانەی فریاکەوتن دەستنیشانی کردووە یەکی 2 فیشەشان پێوەیە یەکیان باری تەندروستی ناجێگیرە لەگەڵ هێزەکانی پۆلیس سەرقاڵی لێکۆڵیون تیمەکانی بەڵگەی تاوان چوونەتە شوێنە ڕووداوەکە. لە چەند مانگی ڕابردوودا ژمارەیەک ڕووداوی دیکەی هاوشێوە لەناو بازاڕی سلێمانیدا ڕوویان داوە و لە بازاڕی سەعاتاکۆی وەسحابەسپی 2 هاوڵاتی بە فیشە کوژران. ئاواد مەحمودیان ئارتی سلێمانی.